ڕەنگە مۆرەکەی جوانی بەدارەکە و شوێنەکە بەخشیوە. چاوتێر نابێت لە جوانی ئەو دیمەنەی دار ئەرخەوانەکان بە سروشتی دەبەخشن. ئەمە ژوا دەکات کە هاوڵاتیان بە مەبەستی ڕازاندنەوە و جوانکاری ئەو دارە بڕوێنن. ئەرخەوان ناوەکەی لە ڕەنگی گوڵەکەیەوە وەرگیراوە کە ڕەنگی ئەرخەوانیە. درەختێکی لقوپۆپ بڵاوە، نزیکەی دەمەتر بەرز دەبێتەوە. دار ئەرخەوانەکان لە وەرزی بەهاردا چرۆ دەکەن و سەرەتا گوڵێکی مۆر و ڕەنگ ئەرخەوانی بەردەگرێت و دواتر گەڵاکانی چرۆ دەکەن کە ئەمەش تایبەتمەندیەکی خۆیەتی و لە دار و درەختەکانی دیکەی جا دەکاتەوە. دار ئەرخەوانی چێ لە دارێن کە پێوتە داری جوانی و جوانەکەشی لەوایەکەوە گوڵی پێش گەڵاکەوە، ینی گوڵەکە ئاکاتەوە ئەنجا دوایی گەڵاکاتەوە. لە وڵاتی خۆمان نایتر لە سەرەتای مانگی سێوە چرۆوەکات، چرۆی گوڵەکات کە چرۆی گوڵەکەی نزیکەی 3 هەفتەیەک بەردەوام ئەبێت، پاشان چرۆی گەڵاکە، دوای چرۆی گوڵەکەی تەواو بێت چرۆی گەڵاکە و دوای چرۆی گەڵاکەشکەوە چرۆی گەڵا بە تەواو گەشەی کرد لە مانگی 6 و 7 تا دووبارە شتیکە دەرەکا بە شێوەی کە پێوتێ قەرەنە، ینی کە لە شێوەی چۆن لای خۆمان ئەڵێن تەمەرە هەندکە دەنکە دەنێک یاوەکو و پاقلاوە دەنکە دەنێک ئەوە چیەوە تۆکانێکە تیا کۆ بێتەوە لەو شوێنانەیە کە تۆکە توانین سفادەی لێ بکرێت بۆ زیاکردن. لە قاناسکەکانی ڕەنگ ئەرخەوانی و بریسکەدارن. گوڵەکەی لەسەر لقی ساڵی پێشوو دەبێت و بەر لە گەڵاکەی دەردەکەوێت. بەشێک لە هاوڵاتیانیش گوڵەکەی دەخۆن کە تامێکی تا ڕادەیەک شیرینی هەیە. لە بەرامبەردا شارەزایەکی گیادەرمانی دەڵێت بە پێی توێژینەوە بیانیەکان ئەرخەوان دەبێتە ڕێگر لە گەشەکردنی خانەی شێرپەنجەی مەمک و دژە میکرۆبە. لە ناوچەی خۆمان ناوچە کوردنشینەکان نەسل مێنراوەکو ئەزمون یانۆکو و توێژینەوەش کە سوودێکی هەبێ بۆ لایانی پزیشکی و تەندروستی ئەمە. بەڵام لەبەرەوەی ڕۆیەکی نەیتڤ ئاگەڕێتەوە بۆ ناوچەی شام بە تایبەتی فەڵەستین و سووریا و لوبنان، لەوێ وەکو ئەزمونی خەڵکەکەش سەلمێنراوە وەکو توێژینەوەیەکیش کە لەسەری هەیە باس لەوا کات کە ڕێگری ئەکات لە گەشەکردنی خانە شێرپەنجەکانی مەمک. هەروەها وەکو خەڵکی ناوچەکە بە وەکو دژە هاوکردنی گشتی بەکارە هێناوە، وەکو دژە ئۆکسان، وەکو تەنانەت بۆ نەخۆشی شەکرە سوودیان لێوەرگرتووە. ئەرخەوان لە نێوان مانگی ئادار و نیسان گوڵەکانی چرۆ دەکات و لە نێوان مانگی نیسان بۆ تەمووز گەڵاکانی چرۆ دەکات و هەتا کۆتایی ساڵ بە درەختەکەەوە دەمێنێتەوە کە تۆوەکانی لەناو بەرگێکدایە درێژیەکەی نزیکەی 10 سانتیم دەبێت و تۆوەکەی خڕ و قوپاوە بە ڕەنگێکی قاوەیی. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.